وای حەوت خول ئێمە ئیشمان کرد بۆ کۆمپانیای خولیشیان بۆ بە سیستەماتیکردنی پرۆژەکە کە تۆماری هاوبەشمان گۆڕی لە تۆمارێکی دەستیەوە ڕێنووسیەوە بۆ تۆمارێکی ئەلیکترۆنی بەتر بۆ ماوەی 6 خول کە دەکاتە ساڵێک ئێمە بەردەوام بووین لە مێکرەی ئاو ماو لە سەرمادا ئێمە بەردەوام ئیشمان کردووە بە چەندەها بەهانە و بە درۆ ئیشان بە ئێمە کرد هەر ئەو ڕۆسپین بەڵام ئێمە بەردەوام ئێستا ماوەی ساڵێک و سێ مانگە وازمانینەوە کە زیاتر لە ساڵێک و دە مانگە موچیان بە ئێمە نەداوە ئەو ڕۆژ گرت بووینەوە هاتوین ئۆفیسەکەمان داخستووە ئەو دوو ڕۆژە و بەردەوامیش دەبین نەکرد تەنها لێرە لە تەواوی سنووری ئیداری ڕاپەڕین و لێرەشەوە داوام لە سنوورەکانی دیکەش هەڵەبجە و گەرمیان کارمەندەکان بستنە بەردەم ئۆفیسەکان دابخەن بۆی ئەوشە ڕابژیرە چکە بەدەر لە کێشەی ما چەندەها کێشەی دیکە هەیە چەندەها کەم کورتی دیکە هەیە کە پێویستە چارەسەر بکرێن و دەمەوێت ئاماژە بە یەکێک لەو بڕگانەش دەم کە لە مافەکانی لە بەرگەی چواری مافەکانی کارمەندی خودی کۆمپانیا داهاتوە لە کاتی وازینانی کارمەند پێویستە سەرجەم شایستەداریەکانی بۆ خەرج بکرێت ئێمە ئەو داوایە ئەو بەڵگەنامە دەبینە داواکاری گشتیش و لەگەڵی دەڕۆین ئەگەر هەتا ئەوەی کە سەرجەم شایستەداریەکانمان وەردەگرین وازناهێنین و هەموو ڕۆژ لێرین و ئۆفیسەکە دادەخەین